دڵەوە خەمەوە برە پەردەی دڵ دڕیا خاڵوە ڕایکێ بکەمەوە وەرە برابرامی وەلایکێ بچم سەوز و قومەلێداهم خاڵۆی سەنە خۆشەوەم یای بۆ دڵ سۆزێوە خاڵوە ڕای بپۆشێ لە شایەوەمە. کوردستان خاکێکی نەتەوەیی کوردە و هیچی تر نا. خوای گەورە و میهرەبان بەتەنها بە کوردی بەخشیوە. لەناو ئەم خاکەدا هەزاران و سەدان هەزار جۆر کانزای نیشتیمانی نەتەوەی کوردی تێدایە. ئەوە جگە لە نەوت ئەو جا تەماشای ئەم مەملەکەتی گەرمیانەکەن گۆگرد و ئاوی ترش و دەیان کانزایتر لە مەملەکەتە هەیە لە ناوچەی سەنگاو. ئێستا ئێمە هاتوین بۆ بناری شاخی ئاشداغ بە دیوی ئەم دیوە دیوی ئەو دیوی سەنگاوە. لێرە نیشتیمانێک پڕ لە کانزا ئەبینین. دوژمنانی گەلی کوردستان چاویان بەرایی نایە کە ئەم نیشتیمانە بین، بۆیە داگیرمان ئەەکەن تاکو سەروەتەکەشمان لەگەڵا بدزن و بە چەند شێوازێک داگیریان کردوین. داگیرکردنی کللتوری، داگیرکردنی سیاسی، داگیرکردنی ئابووری، داگیرکردنی نەتەوەیی. بەڵام ئەوانش ئەڕەوێتەوە ڕۆژێک دادێ. وەرن بابێکەوە بچین بۆ گوندی دەرزیلە لە بناری چای ئاشداغ لە ناحەی سەنگاو لە گەرمیانە حیاتەکەی کوردستان لە کەرکووکی کوردستان و کوردستان و کوردستان. لەوێ دەواازەکان لەسەر جوتیار و هەناسە ساردەکانی کوردستانەکەینەوە و ئەو جاپیان ئەڵێن دەستان پڕکەن لە سەوزەڵانی ئاسایشی ئاوە پارێزین و ئاسایشی خۆراکیش. لەگەڵ ئەوەشە ئێستا ئەبێ ئاسایشی تەندروستی کە گرنگترین لە ئاسایشەکانی تری نەتەوەیە بۆ ئەوەی کە میلەتەکەمان لەم دەردی کۆنایە بپەڕێنەوە بۆ کەناری ئامان بە زیانێکی کەمتر. بینە بەڕێزەکان ئێستا ئێمە ئەچینە گوندی دەرزیلە لە ناحەی سەنگاو لە بناری چای ئاشداغ لە گەرمیانە حیاتەکەی کەرکووکی کوردستان. وەرن بابێکەوە گەشتە بکەین. فەرموون. يجري الدائرة يا ريابا ويعرف يا دولا يا یەکێک لە هۆزە گەورەکانی جاف میکایلیە. پیر میکایلی 6 ئەنگوست واتە 6 لە ساڵی 1930 کۆچی چۆتە ئاوایی دەودان لە نزیک جوانڕۆی پایتەختی جاف لە ڕۆژهەڵاتی شیرینی کوردستان و ئەم هۆزەیەکێکە لە خێڵە گەورەکانی جافی مورایی 4 تیرەی گەورن: حەمەلی وەیسی و ڕەشوبۆری و شوانکارە و ئاڵیبەیی کە کاکەوڵا قازی ڕیشسپیان بووە. ئاڵیبەیی 600 خێزان بوون لە ساڵی 1820 دیزاینی جەیمس ڕیچ ئەنووسێ میکایلی 500 سوار و 1000 چەکداری پیادەیان هەبووە. ئێڵبەگی جاف لە چەند خێڵ و بنەماڵە پێکاتون بەرەی نایری خیری وەیسی و بەرەی کاکەوڵای قازی و بەرەی ئەولکەریمی قازی و بەرەی شاسواری قازی و بنەماڵەی حەمەڕەشی حاجی قایری کۆیک و سەرکردەی ئەم هۆزەی ئاڵیبەگی ئەمین کەریم و قەرەوەیز بۆ لە شارە زور کە لەگەڵ حاجی کاگەحمەی شێخ لە یەک حوجرەیە خوێندویانە. ئێڵبەگی مورا بەگی مردار بکات کوڕێکی بووە بە ناوی وەیسیە بووە. وەیسیش 4 کوڕی بووە: ئەلی وەیس، کۆخا مستەفا، موراوەیس لەگەڵ میرەوەیس. مستەفاخانی کوڕی وەیسی حکومداری شارەزور بووە. کاکەوڵای قازیەکێک بۆ لە نەوەکانی ئاڵیبەگی جاف 12 کوڕی بوو لە ئاوایەکانی جامڕێز و دەرزیلە و ترشاو ژیاون. ئەم بناری چای ئاشداغا بە دیوی ڕووباری ئاوەسپیا نیشتیمانی ڕەسەری هۆزی گەورەی کورد هۆزی دەلۆیە بە تاپۆهی دەلۆکان بووە.
عوسمانیە داگیرکەرەکان کە زانیان باجنان و ملکەچی داگیرکەری تورک نابن واتە دەلۆکان هەمیشە لە شۆڕژدان وڵاتەکان لێکردن بە ئاگر و ئاسن و بیان بەجێهێشت بە زۆر و زەوەن. قایری کاکەوڵای قازی لە جامڕێزی سەر و واتە ترشاو لە ساڵی 1920 و 29 هاتووەتە دەرزیرە و ئاوەدانی کردوێتەوە، بەڵام ناوچەکە وڵاتێکی گەورە بووە، ژیانی تیا بووە، یەکێک بووە لە وڵاتە دیێرینەکانی پێش زاین، کاروانسەرا و زەوارە ڕێبووە لە نێوانی وڵاتی بەغدا و ئێران، دەخمێکی زۆر و سەرڕم و گۆڕی کۆن و شمشێری تیا دۆزراوەتەوە. مامەلی کوڕی قایری کوڕی کاکەوڵای کوڕی قازی 75 ساڵە. ئەو باس و خواسی بۆ کردم و من سەرەتا پێم وت پیاوخاسێ بووە لە جەرشەنی بانە، بەڵێ ناوی کۆخا مستەفا بووە، بەڵێ ئەو کوڕی ئێلبەک بووە. من لە بە حاجی مسەفای مامەم برا گەورەی ئەم برا نەبووە لە مەجلیسا دانیشتووە گوێم لە قسەی بۆ وتێ ئێمە ئەچینە سەر کۆخا مسەفای. ئەمەی تۆ ڕاستە، کۆخا مستەفاش کوڕی ئێلبەک بووە. بەڵێ ئێوە ڕاست دەکەن، ئەمانە تەواوە. ئەی لەگەڵ شارەزوورە لەگەڵ خزمانی شارەزوور بۆی شارەزوور تێنوە سەر ئێمە لەگەڵ ماڵی خاڵە ئەبوو بەکرا بەڵێ تێنوە سەر ئێمە لە خزمی یەکن و کەس یەکتری وانە بەڵێ تێنوە سەر ئێمە یعنی قەومەوە پشتێکی کەواتە ئێوە هەشتم پشتی ئێوەی ئەو حاجی مستەفا یا کۆخا مستەفا وانە هەشتم پشتانە. نازانم بوو خوا ئەمە حاو بەدڕۆیە نازانم زۆر باشە. مامەلی قەدیم ئەم وڵاتی ئێوە هی بەگزادەی دەلۆ بوو، ئەمە ڕاستە؟ جامڕێز پایتەختی بەگزادەکانی دەلۆ بووە. ئەم بنارە 14 ئاوایە هەمووی دەلویەکان بۆ عوسمانەکان غەدریان لێکردن و دەریان کردن. واڵێن قەدیم گیانێڵا ئەمانە دەریان نەکردن، ئێمە دەرمان نەکردن، عوسمانی دەری کردووە، تورکە داگیرکەرەکان دەریان کردون. ئەجا ئێوە هاتوونەتە ئێرە، ئێستش ئەڵێن تاپەکان بە ناوی ئەوانەوەن بۆ ئاگاداریت. ئەمە ئەوە باشە. پێم بڵێ من لە کەچوومە جامڕێز قەورێکم لە ناو هینەکبینی گومەتێکابینی ئەوە تۆ دیوتە؟ دیمە هەمووی گەچ و جاڕوو کریا و هەمووی هینی قەدیم هی بەگزادەکانی دەلۆن. باشە دەلۆ بەردێکی گەورەی خۆ سەر شانی بۆ بنەوان لە کونە ڕەشان بوون، کونە ڕەشانێکمان هەیە لە بن شاخەکە سەعاتە ڕێیە تەکان بدا و ژاپێگەی سەعاتە ڕێ لەوێەوە بەردێ بەشانیەوە ئەمانە چوون بنەوانیان هەرگرێ لەسەر ئەم ئاوە سپیە بۆ ئاشەکەیان پێوتە ئاشە مەکینە لە ڕێ پێی گەینە و بەردە بۆی گوتێ ئەیوەم بۆ بنەوانە گوتیانە بنەوانەکەمان تەواو کردووە فرەیدا بەردەگە لوێ فرێوتێوەڵا فرەی نادەم ئەیوەم بۆ گۆڕغەری بەوێ ئەیوە بۆ شاخ بەردە دەلو ئەوەیە داگوێ ڕاگرم بەردەکەی لویا فرێداوە ئیسا ها لە سەر سوچی عەرزی مامەیەکەم وتیانە ئەمە بەردی دەلوێەکانە لێرا فرەیدا ئەرێ وتی مامە چۆنی بۆ هەرگیریاوە. باشە مامقاری کاکەوڵا لە ساڵی 1930 لە جامڕێزی سەرەوە لە ترشاو هاتۆتە ئێرە. چۆن هاتۆ بۆچی هاتووە؟ قوربانم عەشیاداری و ماڵداری بوو ئەوێ بێ ئاو و ئاوی نەو باوکم بەهاری لێ هەر هەوەڕی بەهار دەرەچوو لەوێ کە دەرەچوو ئەڕۆی بۆ خۆپی ئەڕۆی بۆ سەنگاو ئەگەریا بۆ شوێنی ئاوی بێ عەشایە لە وەڕان لەبەر مەڕووماڵات زووسان ئەڕۆی وە ئەوێ ئیتر ئەوە نەبێ تاقەت بوو بەهار هاتە شوێنێکمان پێڵێن چاڵە نەیجە هاتە چاڵە نەیجە ئەیەی بەدی کرد هاتە ئەیرە خۆ ئەژڕۆشن بۆ دەوروبەری بانە کورە ڕۆژ لەو زەمانە لەوێ ئاوایەکتان دەیەکتان نەبوو بەڵێ جەوشن وانە هی خۆتان بوویتە نازانم ئێران داگیری کردو نازانەوە نازان باشە بۆ بێرە ئەڵێن دەرزیلە بۆ وای پێژن وەڵڵی تر ئێمە هەروتیانە دەرزیلە باشە بۆ خەڵک پیان وتین ها لە حاجقار ها لە دەرزیلە باشە دەرزیلە دوو معنای هەیە یەکیان گیایەکە وەکو شوژن وایە ئەوە پێڵێن ئەوە ئەڵێن دەرزیلە لێرەش دەرەیەک هەیە دەرەی سیلە ئەویان ڕاستە ئەمە دەرەی سیلەکە ڕاسترا وانە باشە هاتۆ ئێرە ئاوەدانی کردەوە هەر خۆی هاتۆ قاری بەڵێ هەر بە تەنیا ماڵە هاتی نەئیدە حاجی قاری دەرزیلە هاتۆتە ئێرە باشە ئێرە سەرەڕێی زەوارە بووە ئەمە ڕاستە ئەمە وتیانە ئەم جادر زەوارە ئەڕوا بۆ
ئەڕوا لە خوار و ئەڕۆین بۆ کوێستان لێرۆ ئەڕۆی کاروان ئەچوە خوارەوە بۆ جاهین ئەڕۆی بە شورتا ها شەو ئالێران ئەوسیا بۆ تووتنبار لێرۆ هاتە تووتنبار یعنی چی؟ تووتنیان هەورە ئەمرە قاچاق و لە حکوومەت قاچاق لە قاچاق بوو؟ بەڵێ و بارەیان بر بۆ بەڵێ ئەمر بۆ ناو عەرەب بۆ خوارەیان و بناوە ئەمریانە شەو شورتە بەیانی سێمانەگە شورتە جەزاوتی ئەلێوە مرکزی شورتە بوو ئەلەوێ کۆن لە زیەکان باشە والحاصل بار و کاروانسەرا لە بەغا و کفری و خانەقینەوەوانە هاتو ئەلێرەوە هاتوو چوەیە کردم جادەوە ڕۆشت بر بۆ ئێران و سلێمانی و ئەمانە وایە تر ئەمە جادەیەک و لێرەوە هاتوو چوە بۆ کاروانە ڕێ و جادەی سیارە نەو سیارە هەندە باشە ئەم وڵاتە بەڕێی من وڵاتێکی زۆر دێرینە 2500 ساڵ بەر لە ئێستا ژیانی تیا بۆ لێرە ئەمە دلیلەکەمان چییە ئەوەیە کە لێرە هەندێک دەخمە دۆزراوەتەوە بە قەولی ئێوە گۆزە تۆ خۆت بینیوتە بەڵێ من گۆزەم دیە لە ناو عەرزمان هەڵکەندووە خۆڵمان هەڵکەندووە بیکەینە خوڕ بۆ سەرخانە گۆزەی هاتێدە بەربێم قۆڵگەم لێدا شکا و هیچی هێریتیانە بوو ئێسکوبروس بەخوا سێرم نەکردووە سەیرم نەکردووە من ڕازی داقەتی هاوڕ و بردم نییە ڕاستەکەی وایە بەڵام لێرە خەنجەر نازم شمشێرێک و ئەوە شمشێرێکی کۆنی لەگەڵ جامێکا دۆزراوەتەوە قوربان و قەور بوو ئابەوە یاڵەوە قەورێکمان هەڵکەن یاڵەکە ناوەکەی بڵێ ئەو یاڵە ناویچی بڵێ ئەو گرتە ئەو گرتە ئالوێ هەڵمان کرد خەورێک و هەڵمان کرد سێمە شمشێرێکی هاتیە ڕزیە و لە دەو جامێکە ئەڵێ سەرڕمیشی زۆرتیا بوو ئەو ناوچێ سەرڕمی تیا لە ناو قەورەکان سەرڕمی تیا بووە باشە لە کەورەکان واتە ئەشکەوت باشە تکەی ئاو هاتە خوارەوە ئەی بەست تکەی ئاوە هاتە خوار و بۆ عەرز ئەنیشتە عەرز و ئەوەنە تکەیە کرد زەرد ئەمە نەبوو وەک کۆڵەکە ئێستا بەستێتی بگەڕێ هەیە ئەچوون پێشەش کەس کۆ بوونەوە بە کەروبار ئەچون بۆ کفری ئەمە ڕاستە بەڵێ خۆم چوو چەند من گەرمتانە برد 6 تەنەکە گەنممان ئەنیا لە کەر ئەمان فرد بۆ کەبری 5 ڕۆژە ڕێوەڕێوە 5 ڕۆژ ئەم سەر و ئەو سەر لێرەوە لە خانی ڕۆسە ماغا و ئەڕۆژتن و لە بنەی خەفەکێرەوە و ئەچوینە خوارەوە بۆ کفری بۆ کفری لەوێ پێم وابێ پیاگو ناوی مەمەد بوو بەڵێ خانی بوو لە خانەکە چەند ئەمانەوە لە خانەکە 2 ڕۆژمایەتەوە 3 ڕۆژمایەتەوە هەرچەند بمایەتەوە هیچی لێ نەوەسەدی گەنم و پێ و گەنمە پێ بوو گەنمەکەشتان ئەفرۆشت گەنمشمان ئەفرۆش علاف یەکسەر کێشانەیە کرد و لەوێ تەرازوی هین هەبوو ئەمەی تەرازوو بوو کێشێک کیلۆمیلۆ بوو یا چی بوو من بوو هەر تەرازوی گەورەی دانیا و هەڵیانە کرد و داریانە خستە ژێری بەخوا نام شەو لە کوێمانەوە ئێوە شەو هەر لەو خانە جێبوو ئەی خواردن بازار چی پێنجشیش کەباب دەفلس و دەفلس والله هەرزانی بووە برێ بەخوا گەنمەکە دەکرد بە پارە گەنمەکەمە کرد بە پارە پارەکە دەیا بچی پارەکەمەدا بەر نەوت تەنەکەی نەوت و ئەمدا بە خوورما و ئەمدا بە خواردنی ماڵ و کەلوپەلی مناڵ و خامی خامجا و ئەو شارەوە بوو ئەمان هاوت لە هەر بە پێنج شەوی هاتنەوە بەڵێ هەرەوە نەمان پێش ئەی باشە لە بە زۆری لە قۆناغەکانتان لە قۆناغ لە ڕێ دامانەدا لە بنەی خەفە کوێر دامانەدا لە ئاوای شەقاق ئەحمەد دامانەدا لە ئیتر هاتی دێوە دێر لە هەر کوێ تااقەتمان بواە و چایمانە خوارد و نامانە خوارد و یاڵڵا بۆم لایش و بۆ لایش یعنی نانیشتان پێ بوو بۆ ڕێ ئەی چۆن وایە ڕاستەکەی باشە لەوێ کە ئەچووی جلوبەرگت چی بوو کاچووی بۆوێ وڵای جلوبەر زۆربەی خەڵک چێوە ساڵتەیەک و کراسێکی لە بەراو دەتەوە شاڵێکاوی تری چی بوو خۆم قاتە نەبوو خامی جاو هەبوو خامی جاو بووە ئەمەنەوە شۆری ئەمەنەوە شۆریاوە بلووری سپی باش ئەی پێڵاوچیتان لە پیاوە پیاوی کلاشی لە پیا و کەوشی لە پیا و جاشکەوش و جاشکەوش جارە زۆربەی هیچ شوان و جاشکەوش قایشە سوور و وەک هینوە خۆتان دروستانە کرد وەرە چیمان سەر لە شارەمان لای هۆسە لە کوێت وە بزمان لە سلێمانی لەوە زۆربەی سلێمانی لە سەگرمەوە ڕۆشن بۆ سلێمانی پێچین بۆ سلێمانی خۆ چیە چیت وە پێ ڕۆشتی چەند تا پێچەوە وڵی ترە ڕووی بۆ سلێمانی و زەلامی بەلانی وا بوو بەیانی بڕواە شەو لەو سەرەوە ئەگەڕەوە ئێوارەوە هاتووە ماڵ باشە جاران لێرە بەفر زۆرە باری ئەڵێن باپیرەت شەکی کردوتە ناو بەڵێ لە کاتی خۆیان باپیرم چێویاری کردێ پێڵێن چێویاری بەڵێ چێویاری ها شەکی کردێتە ئەو کەورەوە بەفر بووە ئاوان بیستە وتیانە ئەو شەکەی دەرکردێتە دەرەوە آخر چەندی پێچەوە بەفرەکە چەند بەخوا 40 ڕۆژ
30 ڕۆژ 20 ڕۆژ ئەوە نەیتوانێت نەیتوانێت مەجاڵ نەبووە دەریکات مەجاڵ نەبووە دەریکات دەری کردو هەمووی تووکەکەی خۆی خواردێتەوە لە برسیان ئاوای لێ هاتووە باشە تۆ بیرە دیێکە مەعمورەکان هاتن ناوی ئەویانە نووسی تەسکەریان بۆ دەرێنان بەڵێ ئێمە ئەوەی ئەو وەختە خەڵکشتی تەسکەرە و مەسکەرەی نەو خەڵک مەوالیدی شورتەوە دوای مەوالی داگەڕەوە حاجی قارکوڕەکە مەوالیدی ئەسکەریە ئەو شەوی فلان کەس حولێکم بۆ بدا بەشکێکم ئەسکەری پێ دەکەم یان گەورەیە کرد یا وای مناڵە کرد وەشە بولی نەکات یعنی بەتەنەکەی ئارد بە منێ جۆ منێ گەنم نە گەنمنەوە ئارد زۆر وێرانی ئاردوو ئارد خویچیان نەو بیخۆن ئاردوو یا 2 دینار یا دینارێک دەدایەوە زۆر باشە یعنی ئێوە هەمووتان لێرە ژیاون بڵێن ئیتر کشت و کاڵتان کرد ئەرەوەڵا دەوڵە من بووین بەدەست ماڕیا تۆزەلیل بووین ڕانمان بوو ماینمان بوو ئەسمان بوو بەجیا وڵاخیمان بەرەڵا لەم شاخە گالمان بوو ئەو کوێیە بەم شاخە مارە منە ناوە زانەومە هەر لە ئاوایی مەملەحەی ئێڵی مەزنی زەنگەنەی کوردی ڕەسەن بە بناری ئاژدا خەتا بناری زەردە و ئاوایی براوەل بناری کانزاکانی ژێرزەویە ئەم وڵاتە وڵاتێکی دەوڵەمەندە خوێی سروشتی و گۆلەکانی مەملەحە و ئاو بۆگەنە کە بە گۆگرد ناسراوە تا ئەشکەوتەکانی گوندی دەرزیلەی بناری کلکەی ئێژداغ دەیان کان و کانزای بنزەوی هەیە کە تەنها هی کورد و کوردەویەکی تر نەوت گۆگرد ترشا و گەڕا و تاڵا و شیریناو هەیە لە دەروەنی چیاکە هەڵ ئەقڵێ بۆ کشت و کاڵ و ئاوانی ئاژەڵ و سوودێکی زۆری هەیە و لەوێوە لە دەروەنەوە ڕووباری ئاوەسپی هەڵ ئەقڵێ و لەگەڵ ئاوەڕێژی بانی خێڵان وەم دیوە ئەو چەمانە ئەڕژێنە ئاوەسپی لەگەڵ چەماوەکانی کرپچنەی بناری سەگرمە و کچانی بناری ئاژداغ بە یەک و ڕووباری ئاوەسپی پێک تێرن و دەوروبەری دەرزیلە ژمارێک ئەشکەوت هەیە کە بۆنی گەڕاوێن لێدێ و ئەشکەوتی سەر و چاو و ئەشکەوتی کونەڕان و ئەشکەوتی کونە مامەوسێن و کونی مارەگیر و کون ئاوەسپی و کونی زەردە و تاڵگە لەگەڵ ئاوی هەناراوی گوندی شەلەیی هەتا ئێستاش کورد نەیتوانێ و لەم کانزا مەزنانەی خۆی لەم کانزا سروشتیانی نەتەوەیانە سوود وەربگرێ و بازاڕێکی گەورەی کانزایی بکاتە کەناڵێکی دیکەی ژیان بۆ میلەتەکەی و کەناڵێکی تری بازرگانی کوردستان ئەچمە خزمەت ئەحمەی مامقایلی کاکەوڵا لە سەرچاوەی ئاوی ڕووباری ئاوەسپیەوە دەست پێەکەین و پێیەژم لەو دەربەنەوە حاج عەلی وتیوتیەوە سەرچاوەی ڕووباری ئاوەسپیە وایە ئەمە سەرچاوی ئاوەسپی بەشێکی لەوە دەرەچێت لە ژێر شەلەیەوە بەشێکشی لە ژێر ئاژدا خۆ دەرەچێت ئاوایی شەلەیی بەشێکی لای ئاوایی شەلەیی بەشێکی لە ژێر چیای ئاژداغەوە دوو ئاوی تری تێکڵاوە بێت یەکیان ئاوی مەنتیقەی سەنگاو تێکەڵێ بێت لەگەڵ ئاوی ئەو چەمی شەلەیشتی ئەلێرە تێکەڵ ئەویت بانی خێڵان بەڵام بانی خێڵان نابلەوانێ بانی مرد بێ لە بانی مرد و بانی خێڵان و ئاوێت ئەوە یەک لە هینیشەوە کوێی پێڵەن لە کرپچنە و کچانیشەوە ئاوەکەیت ئەمانە چی دروستەکەن ئاوەسپی ئاوەسپی ترەچێتەوە بۆ لای کفریەوەوانە لای دوست بۆ دوست خورمات و ئەوێسە خوار ئاچێتە ئەوەیە ئەو ئاوەشینەی کوردستان دەچێت ناو عەرەبەوە بۆ خۆیان مەلاوەمەر و تاوسان و دوێسە ئەبووە ئێمە شەڕی ئاومان لەگەڵ ئازادی بکردایە لەگەڵ عەرەبە باشە ئەمە ئاوا زۆر باشە ئەو جابێنە سەر ئاوەشۆرەکەی شەلەیی ئاوەشۆرەکەی شەلەیش لە چەمی بانی مرد و یەتە خوارە و چەمی هەنجیرە وڵاتی ئێوە هەمووی ئەشکەوت چەند ئەشکەوتی دای بابی ژمێری ئەشکەوتی کوڕەڕانی کونەڕانی بۆ پێڵم کونەڕان ئەم کونەڕانیە کاتی خۆی مەڕیان تێ کردووە و ئەشکەوتەوە تا لە ئەو تەختا دەربەنێ بچووکە ئەشکەوتێکی زۆر گەورێ تقریبان 2 کیلۆمەترەکە بێدرێ کونی مامۆسێن هەیە 2003 کونی مارەگیر لەکوێیە کونی مارەگیرێ لە بن ئەم شاخەوە ماریان تیاگرتووە لەو لای ئەو ترشاوەوە
ئەوە کونیەکە دەرگاکەی وەکو دەرگای هەیوان وایە ئەی کوناوەسپی ڕۆی تۆ نایەوە ئەی کوناوەسپی ئیتر بەد ئەتەقی نادا لە ئەشکەوت ئەی کوناوەسپی کونی ئاوەسپیش ئەمەتانێ لەم دەربەنەوە دەرەچێت و لەیۆتی لەو زەردکە کونی زەردکە زەردەکە 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 بەڵێ زەردەکەیش ئەوە دوو ئاوی لێ دوو ئاوی سپی دەرەچێت لەم دەربەنە یەکێکیان هەرکی ئەی تاڵگە تاڵگە تاڵگەکە کونە تاڵگەکەش بەڵێ حەمەزەزا لە هەمووتان کونە تاڵگەکەش بەڵێ هەیە لەسەر و ئەو ئاویتیانی هەر ئەشکەوتێکە و ئەمە کامیانە شەش حەو کەسی تیا مردووە ئەمە ئەو کونە گۆوردەیە لەم ڕاستە ئەچتە خوارەوە ناو دەربەنەکە بۆ خەڵکی تیا مرد کاتی خۆی ئەم خەڵکی ئەم شەلەیە بوون ڕۆیشتن تاقی بکەنەوە کە ڕۆی دوازە کەس کۆرەوتیان کاکەجی برا گۆگردیان ئێنا ئەیان فرۆش بەڵێ خ گۆگردیانێ دەرکردەوە بۆ گۆگر نەچوون ئاگرشتن بەنا ئەشکەوتەکە ڕۆشتن بۆ ئەولا غازی کردووە ڕێک بێوەش کەوتو ئاگرشیان تێ بەردا ئاگرەکە ساوز ئەسووتێ وەکوی باش زۆر چاک ئەوانە مەمووی بیست باشە ئێمە ئاوی هەناراو هەیە ئاوی هەنارا ئاوی هەنارا و لەو ترشە ئاوێکی ترشە وەکو ئاوی هەنار وایە ئاوی باشە ئەڵێن ئاوەکەی لێرە وەکو لیمۆندۆزی وایە لیمۆندۆزی ئەوە ئەو ئاوەیە و ئەم ئاوی ترشاوی شێ بەس ئەو ئاوە وەکو لیمۆندۆزیەوە ئەکرێت ناو چێشی بابێش ئەەکرێت باشەکە ناو بابێش تۆ شوانی کردووە بەڵێ شەو بەکەش بوون بەشەوەکەشی ئەو کونەڕانی و لەو ئەشکەوتانان ئەچوونە ئەوێ بەهاران ڕۆشنوانیە بەهاران بەڵێتر لە زووسایش ئاچون و بەهارایش حەمان دەرەگە شەو نەماناوردو شەو ئەلوێمانەوە وانە ئەگەر باران بۆ ئەوە نمە بارانێکی بەهارە بواە شتان لەبەرە کرد وڵا کەڕکمانەدا خۆمانە واتە فەرەنجی کاک فەرەنجی فەرەنجیشتمان داخزوو لە بن ئەشکەوتەکە ئەماندا خۆمانە و وەکو سپە باران کە لێنە داینە تاکو و ڕۆژە بۆ دوایی باشە دەستبێنە کردووە دەستبێن ئەوەی کە بەسیتە دەستی خۆ دەبەسیەکە ڕانی لە بەڕۆخەوە وەڵان نام کردووە باش نەو کردووە ئەی گورگلی یاون بەڵێ زۆری لەسەر لێ کوشتون بەڵێ من خۆم بەلای مەڕۆ بم گەراگوری نامەڕەکانم ئەلەو پاڵە وەڵا ئیتر یەک و دوانی لە زامانە کرد و لێ زیکێ دڕی و فریای سەربڕین ئەکەوتن فریای سەربڕین بەخوا نەمانێڵانی ئەبایە تۆ گۆچانە پێ وایە کتری ڕەشەکە پێ وایە وانە مەتارەیە کارێکم پێ بوو شەکر و چاهی و هەموو تفاقی گیتیاب باشانەکە باران وایەت بیخەلای دەبێت ئەو بخەلای دەبێت بنیا کەڕەکەمان ئاوا کردین بخۆمان لە کتێکا چایم ئەکرد و دوو گڵاسمە کردم خواردۆ ڕۆشت هین پێیوتم جزا پێوتم ئەوی شیرش دەخوارد بەڵێ شیر مەرمانە دۆشی و بەنان و ئەما خوارد بەیانیان ئەو کاتە شیری مەرد چاور بوو کە ئەزا ئەوانەیە کە ماوەیەکی پێچوو ئمە ڕیزا و ئەماکە دەرگەمە خوارد لەناو قوتوەکە سەراگرەکە و لەناو جامێکەوە تفەنگتان پێ بوو تفەنگمان پێ بوو بەڵێ پێتان بوو لەبەر گورگ ینی کاتێکی زوو من ڕاستگانج بووم تفەنگمان پێێنە بەڵام ئیتر لەمە دووە تەمەمان ئەگەر بڵێن بۆ نمونە با مەڕەکانی ژەری خۆتان بوونایە ئەگەر مەڕێ بزایە بەرخێ دوان سیان چوار ئەتان کردە شەڵتەی کەرەکەوەتانە خوارە وابزانام هێلکیان یانێ نازام چیشتی وا بوو بگرێ لەو بانە حیوانمان زاوە ئێمە حیوانمان زۆر بوو بزەلێکی زۆرمان بوو باوکم کۆمەڵێ مانگا و هێسر و ماین و مەڕمان بوو لەو شاخە بوو ئیتر بنانێ ئەڕۆشتی پێش شەشێک حیوان گشتی ئەزان لەو بانە بیسی سەر بزنە زابەیەک بە باوش گشتمانە هاوردووە کەریش بوو ئەو کاتە بەڕاستەکەی کەرمان نابەر بیکەناک بەکۆ ئێوە یەک شوان بوون یا دوو شوان بوون وەڵا دایمەش دوان یەک شوانمان بوو کە لە ئاوایی شەلەی ئەکەویتە سەرچەم بڕێ باخ و باخاتی نازدار سەوز ماولەتەوە بم پاییزە بەڵام مەخابن ئاوایی شەلەی ئایامێکی زۆر زۆرە
لە چاڵایەکی دەم چیای ئاش داخدایە کەلاوەکانی وەک مێژ و هەنا ساردەکەی میلەتەکەمان ماونەتەوە ئەڵەی داگیرکرد هەر بەسەر سەرەوەیتی و نایڵێ جووتارێک بچێتەوە نیشتیمانە 30 سەڵە ڕووخاوەکەی بە چیاکانیشەوە ئاسکو و کەروێشک و ڕێوی و بەران و بەراز و گورگ لەگەڵ گەشەکردن و زۆربووندان چونکە ڕاو قەدەغەیە و لە ڕاستیدا خەڵکی ناوچەکە بە جووتیار و گونشینەوە دڵیان نایەت فیشە کێشیش بتەقێن و خۆیان پارێزگاری لەو سامان نیشتیمانیاکەن لە دامێنی ئاوایی دەرزیلەوە ئاشی ئاوی تیا بووە ئاساوارەکەی ماوە و بەرداشیان لە وڵاتی قەیتولی پایتەختی میرنشینی میرسمایلی زەنگەوە وە قاتر و هێستر هێناوە بۆ ئاشەکەی دەرزیلە کە لە گشت ئاوایەکانی بەیتەش و هەزارکانی و ڕەوات و بانی مرد و درۆزنە و جامڕێز و مەسۆی بەرگەچ و خێڵی ئاخەوە باڕاشیان بۆ هێناوە کڕی چەڵتوک و ئارد و ساوەریشی بەرهەمهێناوە و بەڵام بە مزە بووە ئاوایی دەرزیلە کردی کشتتوکاڵی ژمارە 46 لەگەڵ 3 گوند واتە بەخۆیەوە 3 گوند ئاوایەکانی ترشا و جامڕێز و دەرزیلە هەر 3 گوندەکە یەک کردی کشتتوکاڵیش و واتە ژمارە 46 بەڵام بەتەنها دەرزیلە 10,000 دووەنم پاوان و لە وەرگا و بەردەڵان و شاخەڵانان هەیە ئەمەش بوونی ئاوی زۆر بۆتە هۆی ڕاگرتن و بەخێوکردنی گال و پەز و ئەرشیا و مێگەل 2000 دووەنم زەویشیان شیاوی کشت و کاڵکردنە و 100 دووەنیمشیان بەراوە کە پێشتر مەرەزێکی زۆر و ناوازەی تێدا چەندراوە جەزای حاجی قاڕی دەرزیلەیەکێکە لە پیاو ماقوڵ و ڕیسپیەکانی ئێڵبەجی جاف خاوەنی دیوەخان و پیاوێکی نیشتیمان پەروەر ئێستا لای من دانیشتووە و بەیەکەوە سەرەخەینە سەر یەکتری و باسی ئەو مەملەکە تاکەین و ئەو جالەیە پرسم کاک زابا لە شتێکەوە دەست پێ بکەین زۆر گرنگە خاڵە ئەبوو بەکرێکە هەبوو 100 ڕەحمەتی خوای بەرکەوێت لە بێستان سوور پیاوێکی ناودار و بە وەفا و عاقڵی منتیقی شارە زۆر بوو ئەو چ ڕۆڵێکی هەبوو لە کۆکردنەوەی خزمەکانی ئاڵی بەجێۆمانە ئێستا ئەسکەندەر ڕۆڵێەوە ئەجێڕێوانێ ئەو بەکە ڕۆڵێکی گرنگی هەبوو لە کۆکردنەوەی خەومی عەشەدی ئاڵیبەگی لە دۆڵی جافایەتی دۆڵی جافایەتی لە قەراغ لە قەراغ لە گەرمیان لە چەمسەما لە شارە زۆر لە سوورێن لە پێنجوێمانە هەمووی هەبوو هەمووی ئەوەی سنوو لە کوردستانە هەر عەشەدی قەومی ئاڵیبەگی هەر شوێن بێ کە ئەوبەکر خۆی کردوەوە هەموو بەکە پیاوێکی نازدار پیاوێکی ناودار پیاوێکی نازدار و پیاوێکی ڕۆڵێکی زۆر گرنگی هەبوو گرنگی ئەدا بە عەشەدی ئاڵیبەگی زۆر بە خصوصی تایبەتی باشە بینە سەر ئاوایی دەرزیلە بڵێ ئێمە باپیرمان لەگەڵ باپیرێکە ئەوبەکە ئامۆزایەکەین قەڵەوەی زۆسی ئامۆزایەکە کەواتە یەک پشتن باشە بینە سەر دەرزیلە دەرزیلە لێرە ئاشی تیا بوو لە کووا بوو ئاشەکە لە بەردەماڵ لە هەر جۆگەی بەرداشتان لە شوێنە کاک جەزا لە قەیتول لە قەیتول لە وەستای لەوەی محمول ئای بەچی لێەوە ئەتان هێنایەوە ماڵتانەوە بە هێستریان هێستر لە قەیتولتان هێنا بۆ ئێرە قەیتول پایتەختی میرسمایلی زەنگێ ئەو بۆ ئاگاداریت باشە لێەوە ئەیان هێنا بۆ ئێرە و چێ ئاشەوان بوو لێ قوربان ئەو وەسا مەحموو هات ئاشەکەی بۆ واگوم دەیە دروستکرد لێ ئاشوان هەمان هەبوو خەڵکچان بوو وەسا محەممەد خەڵکچان بوو خەڵکچان بوو هەم ئاشوان بوو هەم ئاشۆسایش ئەتوانی ئاشەکە بشکێ چاکی کاتەوە ئەی کڕی برنج کڕی برنجش بەردەکەی بانی لا ئەبرد شتێکی تری بۆ دروستە کرد لە دار کڕی برجی پێکرد لە داری ژاڵەوەمان لە ژاڵە بوو لە بەردەی سەی لا ئەبرد بە دەژەکان مەزبوط و لەسەر بەردە سەرنگەدایەنا وەک تۆخی بۆ دروستە کرد و کڕی برجی پێکرد ئەمە چ ئارد چ ساوەر چ برنج بە پارە بوو یا بەمزە هەمووی بەمزە بخۆی هەڵیەکرد و دای ئەنا زۆر باشە لە کوێوە باڕاشتان بۆ هات قوربان لە ئەم دیان باوکردوانە بەڵی باو قوربان لە شەلێ هاات لە مەسۆی هاات لە ئەمسیە مەشوە مەسۆی هاات لە کوردمێر و هاات لە ژاڵی ڕەبات و لە ڕەبات و لە هەزارکانیەوە لە کچان و لە زیینان و تیمارەوە لە چوادەری منتقی هەموو شەو بمێنێتەوە لێرە بەڵێ بەسرە بوو باشە دوو شو ڕۆشتری نات کاکە جەزاک دەرزیلە کردی کشتتوکاڵی ژمارە چەنە 46 ئەم 46 هی چەندەیە هیچێتی جۆ گوندی دەرزیلە جامڕێزی خوار و جامڕی سەر و جامڕێزی سەر و پێڵەن پێڵەن ترشاوەکە ڕاستە زۆر ڕاستە چەند دووەنم زەوی شاخەڵان و لە وەرگە و پاوانتان هەیە ئمە تقریبا 10,000 ئەی شیا و بۆ کشتتوکاڵ 2000
ئەم 2000 چیتیاکەن گەلم و گوێی تیاکە و نیسکن و باشە زۆر باشە چەنی بەراوتان هەیە تقریبا 100 دوانم بەراوتان هەیە جاران مەرەزەتانە کرد تووتنتانە کرد وکوزاری ئیسجارە مەرەزە مای لە گرانەکە ئێمە بە مەچینە شەڵدوکمان هاوڵەوە ئیسەوەدا ئاوەکە ئەڕواد و ناتوانین یەکو چنیە بڕی جاران والله زۆر بڕێکات لەشات جاران خەڵک ئازا بوو ێستا تەمەڵ فەردێ بڵم بڕم 50 فەردی تیا ڕاستەکەی لە شەڕی قەرهەنجی لە ساڵی 1920 کە سەی محەمەی جەباری و شێ محمومانە بەشداریان تیا کردووە باپیری ئێوەش بەشداری تیا کردووە بەڵێ حاجی کاکۆڵای باپی ئەمە لەگەڵ حاجی ئەلکەری لەشکرێکی بۆ لەشکرێکی بۆ لە ئاڵی بەجی و جاف بەڵە خۆتێکە بوو لە قەرەنجیر لێ تیارە لێدان لەو شەڕا حاجی ئەلکەری برای شەید بوو برای شەید بووە لەوێ بەڵام دوایی هاتووە لە کرپچنەوە بزانام لە کرپنەیش کەمیاندان لە شەڕیان لەگەڵ ئینگلیزا کردووە کۆمەڵی ئەسب و بار و ئەو کاتە خەوشۆن بڵێ هەمەر و ئیڤا بگری ئاسیارە بگری خۆتەکە ئەوانش ئەسب بووە ماین و ئەسپۆمان چۆ شاردوێتەوە هەیەناوێن دەکات بای ئینگلیز بە قۆتر بۆ بە دوانەگەڕاون ئەمە کونیەکەمە پێێنە کونە ڕسوڵ ئەسپەکان بەزوونی خستە کونە ڕسوڵە بەرەوەی کەس نابینی ئەسپەکان ئاشکرانە بن زیاتر تاوان خۆی قاچاق بۆ لە ماڵ داوبەی جاابوو باشە لە ساڵی 1963 تیارەکانی ئەو سەردەمی عەبدولکەریم قاسم ئێرە قەسفەکە لە ماڵەکانی یا و لە هەمووی باشە لە ساڵ 1970 لە ئەنفالەکان ئەم گوندە ڕوخ بەڵڕخە بەکاتدا ئیشارەتی خۆ لە پیزە وەختی خۆیان دوو ئێرە خۆ لە پیزە باوکی ئمە لەم شاخە شاردێتیەوە زۆر لەم شاخە بۆ شاردێتی و فەتەی زۆر لێرە بوو مەخاچ باشە زۆر باشە لە بەشداریتان کرد لە شەڕەکانی چەتەکانی داعش باڵە لە جەلەلاو خانەخێن و ئەو منتەقە چەند شەیدتانی والله نووسمان ئەوەی بزانم محەممەد قادرە محەممەد قادر سعد دوو برانەوە باشە ئەی جەمال جەلال برازامە مستەفا محمود خاڵۆمە خاڵۆت ئەوانە ئەی سەبیح محمود چێ پورمە چی ئەوە لەگەڵ مناڵەکانی ئەنفال یعنی دوو کوڕ و دوو کچی بخۆی پێ نەفەر ئەنفال بوون ئەنفال بوو ئێستا ژیانتان لەسەر چێ لێرە وڵا لەسەر مەڕووماڵاتە کشتتوکڵێکی تۆ زیەکە باخۆ خاتی شاری نگاه دیر کار دەمە چێشتەنگاو بوو ئاژەڵیان ئەکردە بەرە شوانەکان برسیان بوو لە دەوری تشتێ خوورما بەڕۆنی خۆماڵی و بەنانی تیری کوردەواری دانیشت بوون دەست و پلیان ڕۆنی کوردەواریان لێچۆڕە بۆنی خۆش پیاو بۆی ئەشنایەوە هیزەی سەر هەرزاڵە چواردانرا بوو کەشک و دۆینە و شکرابوون بۆ زووسان ساور کوڵانیش لە سەربان هەڵخرا بوو گوڵە بڕێیان کردبوو بە تەڕی لە خەرمان پاشان هەڵیان خست بوو ئەوجام ئاوریان تێبەردا بوو وە سووتان و دووکەڵ قەرە خەرمانیان وەبەرهێنا بوو پێشتر ژنان ڕیزیان ئەباست ئەچوونە دەربەنی ئاوەسپی کانیلی شینینی لێبوو بە کوڵنا ئاویان لەو دەربەندەی ئاشداخەوە ئەهێنا بۆ ماڵەکانیان و لە ئاوایی لەوێ ئەیان کردە کوپەڵەوە ئەمانەوە میمی گوڵ مەریەمی مەحمووی ئەحمەی کانی بەیتەش لە ساڵی 1942 بەخۆ و ئەشیا و ماڵ و مناڵ و چاتۆڵ و گاوگۆلەکانیانەوە بار ئەکەن بۆ دەرزیلە کەنیشکەکەی خۆی بە نەریتی واتە مەحمووی ئەحمەی کانی بەیتەش کەریشکەکەی خۆی بە نەریتی ژنوەژن ئاوە قایری کاکەوڵای قازی گوڵمەریەم دەسڕەنجین چالاک و هەڵسوڕا و سەرێک بەیانیان نان بۆ خێزان و سەپان و سەرپاڵا ئەکات و سەرێکیش گەورماڵین و مەشکەژەنین و ئاوهێنان وەکوونە لە هەمووشی شیرینتر گوڵمەریەم تەونی بوو تەشی ئەڕست شەو نەئەخەوت لاکێش و قاڵی و بەڕێی دروست ئەکرد ئەوە تا لای من دانیشتووە لەل ژنەلی ئاوایی دەرزیلە با سەرەتا لێی بپرسم تکایە ئێوەش گوێڕادێرن نەخۆشیەک هات بۆ ئەم مەملەکەتە نەخۆشی بیخەلای دەمە تۆ من ژنۆژن بوو ژنیاندا براکەم ئەو نەخۆشیە کوشتی تاعونەکە کوشتی وەکو براکەم هەردوو براکەم مێکی جەمەیە بینیان ئەی خوا لە گوناحیان خۆش بێت خوا سەبوریت بە
هەر بەو تاعونە وەکو کڕۆناکەی ئێستا وایە ئەرێ وەڵا نازانم چی بە ڕشیانەوە و ڕشیانەوە لەو لایە لێرە لەیرە 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 هەر وەڵا لێ هەردووچان جمعەیەکان بین من شوم کردو شو کرده بوو کوڕێکشم بەبەرەوە بوو کوڕێکیش بەبەرەوە جەزا کوڕە گەورەتە ناوەڵا ئەی حوت مردووە ماشەڵڵا باشە تۆ سەر بە هەوێ بووی وابزە ئەرێ وەڵا وایە تۆ بووکی بچووک بوویت وەزعی باش بووی ئاخراب بوو وڵای کابراایکی دەوڵەمەن و کابراایکی میواندار بوو کابراایکی باوکی جەزا خۆرز بوو ئێ بەس گەورە بوو ئەو من شوم پێ کرد تۆ مناڵی ئەو گەورە ئەمجا کوڕەکان دوان ژنی هاورد بوو سەڵامان ژنی هاورد بوو جەلال ژنی هاورد بوو پیاوەکەت کوڕێکی ماوە ناوی حاجی عەلیە حاج عەلی ژنی هاورد کوڕی هەوێکەت لە یەک تەمەنان ئێوە بەخوا ئازەم لە یەک تەمەنای یەک تەمەنان باشە ئەگەر عەلی لە من گەورەتر نەوێ لە من گەورەتر نییە باشە حیوانتانە کردە بەرەوانە کورە هە لەوان نەبوو ڕۆڵە 3 سعات مەڕمان دوش بە ڕۆژمان دوش بهی مەشکی گاوەسی دەبوو گاوسی گەورم بووکەکانی ژیاریانە داین یاریانەدان باشە سێپاش دەبوو سێپامە چۆن باشە ڕۆژی چەند سعات مەشکە دەژن بەخوا زۆر زۆر فەرز بوو ئەرە مەشکە دەژەن دووەکە قسە لایەکە و کەرەکە قازانی گەورە گەورە چۆن ئێستا ئام قازانانی ماڵ جەزا ئەوسا قازانی مسی نەبوو هەم زەر پاگەکاتەوە تۆ زانی مەشکە چییە؟ ئەمە نازانێ مەشک ناوەڵا ئێستا وەچەی ئێستا نەوەڵێ مەشکە چۆنە مەشکە هین بوو تر ئەمشەند و ئەم دۆمە کشتەکە ناو ئەو قازانگان و مەڕ ئەی خوارد و هەرە ماوەم دەڕێم درێژە چی دۆکە دەیا بە مەڕ ئارە وەڵڵا ئەی چی لێ بکەم کورە بدا بە من و بەکر ماڵدا کوا تۆ لیابووی تایە باشە ئەی کەرەکە کەرمان بوو هەموو شتێکمان کەرە کەریە کەریە هینم بوو کەرانم بوو نی مەشکێکم مەشکێم گرە دوو کتۆم کردە کەران کەرەکەم تێ کرد هەموو هەفتەی ئەم تاوانم خسە سەر ئاگرە تاوانە تۆزی خوێشتی بۆ مەشتێک لە بەرە خوێ بێ هیزت بوو چۆن چەند هیزت بوو چوار هیزە بخوا چوار هیزت بوو هەرێکی 50 کیلۆ ڕۆنیە کردەوەوانە زۆرتریش هەرزاڵت بوو چەند لەبەر مشک هەرزاڵم بۆ کردو گشتم هەڵە کێشا گونە و دەرمانە ئینەکەم پێوە گونێگەر بەر مش نەشێ بووی مشک ئەچوو چۆن ئەو قسە سەر هەرزاڵەکە هەرزاڵەکە دادەن ئەوانە سیخ کەشکە دروستە کرد بەخوا ئەلم چەنانە کەشکم ئەو جا کەشکم نەگرن نەمە پەژیان دۆکەمەدا مەڕ باشە کەشکەتان دروستە کرد آخر کەشک و ڕۆن هەیە خۆشە کەشک و ڕۆن خۆشە دوای نەشتە کرد دوای ئەو کوڕە دوێنێ لەوانەوە زۆر بوو باشە ئێوە ساوەرتان ناکوڵان ساوەر لەکوێ دەسەکەوت ئاشمان بوو ئەم ئاشەی باوکی جەزا جەزا باوکی جەزا لەسەری بوو ئاشەوانمان بوو بە پارە بوو یا بە مزە بوو بە مزەوەتانە کرد تەنەکەی دوان سییانتان دەسەکەوی وەرە ئەمەیان دەسەکە دوای هاتەوە ئانەکە باران ئەباری ئیتر بەش کوڕەکان ئادی بۆ کوڕەکانە هاڕی بۆ ئەم کوڕەکەی بۆ ئەو کوڕەکە کە جیاون بۆ خۆمان ئەمەە ساوەڕمان کەسمان ساوەڕمان نەوەڕی نەوە کوڵان هەری ساری ئاشەکە قەرە خەرمانتە کرد ئەرە وەڵان نووە قەرە خەرمان نیست قەرە خەرمان ئەوە گوڵە بڕتام کردایوانە گوڵەکانە بڕی گوڵەکانە بڕی خەرمانیان هەڵتانە خستون جاتان سوستان بەڵا خۆشیش بووە کوونگە ئاوتانێنا باکوونە لە شو ئەتانێنا گوڵ دەروان خۆزە چیت دەروان هەر لەرزم وەڵا بچیت خۆزە ئەچی تەسوی تا کرد لەگو ئەمە بۆنی هینەکەیە بۆنی بۆگردوشتەکەی لێ بۆنی نایەچین بۆ ئاوی شیرین بۆ دەڕن لێو هەرەخۆکردمانە بەس قەمانە و بەو قەوە هاتی نەڕیوە ئەو خانیەمە دیە ئاوا هاتی بۆ قەوە بیدینیان ناوێری بەخوا ڕاستەکەی بەخوا برا ڕاستەکەی ئەو دەمانە حەمامتان بوو چۆن حەمام هەبوو پاک بووە ئاماڵی گەورە بن چۆن نەمان بوو وایە ئاوتان بەچی گەرمە کرد وەڵا بەدار دارتانە کڕی بە بار یا بە باوکی جەزا ئەچوو خەڵکی وەکرێ و داری بۆ هاودی بە قاتر ئاگردانتان بوو قلدان پشقلدانیش هینێکمان بوو هەیوانێکمان بوو هە لێرە تا ئەوێ درێژ بوو دیوەخانمان لە دووری ماڵ بوو دیوەخانەکەمان دوور لە ماڵەوە هەیوانێکمان هەل لەوێ تا ئەوێ درێژ بوو دارمان لە ناوەدا هەڵەچنی ئەنجا نانمان لێ کرد چێشتمان ێستا چۆن چێشتانە لێیاناتە سەر ئاوەکوانی ما کرد و
چێشتمانی یاسەر لە چێشتمانەکەن نانماکە دووکەری نەوەکەیت لە شێشەکەدا خۆ برنج نەبوو جاران برنجە بەریجی بوو خۆمانی بوو چی ئێمە تاحێ و هین جۆمان هەیە چۆنیمان جۆتان ئای هەبوو چۆن مەرەزەتانەکە ئای چی یەک و چەندە بڕی بۆ ئاوە کوورە ئەمەنە زۆر بوو بێ قەزای جەزاویت ئەویت بە تراکتۆرەمان هێنا قسە بۆکە تۆ قسەر مسێر منکە زێر دەکەمەوە تا ئەمارێکمانە کرد ئەمارەکە بەگە سواقییانەدا ناوەکەی پڕیانەکە لە چڵ چەڵتوک لە چۆ کڕەتان پێ کرد لە هین هەزارکانی لە هەزارکانی هەزارکانی جۆڵا بوو هەزارکانی هەزارکانەکەی ماڵی هین ناڵی فایق بەڵێ فایق ئاغا لێ چڵتوکماندا لە کڕ ئەمان هاوردۆ ماکینا ئاش بوو هەموو سێ بوو قاورمە دەکرد قاورمە ئای چوە قاورمە چییە؟ قاورمە گۆشتەکە کەشەوە دوێکرێت توێ چیقە بوو لە توێ چیقەکە تا ئاوچنەوێ داخێتە سەر ئارەکە خۆی پێوەگویت و ئەی کوڕێنی تو ئەیکەیدە ناو دەبی هیزەیە گەبڕێکی دێنێ کە هاتمە دەرزی لەوتی ژنێکی لێە ناوی گوڵمریەمە کێوتی یە شخصێ مسلمانێ وتی ناوی غەریب بوو وتی تەونکەرێکە ئەمان تەون کرد لاکێشم کردووە ئەرەوەڵڵا لاکێش کردووە ئەرەوە بەڕەم کردووە بەڕێ کردووە ئەرۆڵا سەر ڕەشەی ماینم کردیان گوڵنگی پێوە پێدە سەری ئەهینی شوان هەک بەی شوان کردومە هەک بەی شوان و ئەم پوزەوانە ئێوە نازان پوزەوانە نازان هەک بەی دوو شوان ئەمانە بۆ هەمووتان کردوون وانی ئەی خوێیان نازان نەزانیوە باشە لاکێش و بەڕۆ ئەمانت کردووە بە پرسیارێکرد لێ ئەەکەم برینتە کوولێنمەوە وتە دوو برام لە ماوەی یەک هەفتەیە ئەم هەفتە بۆ هەفت بە ئەبەم کۆنایە کۆن ئەوەی سەردەمی کۆن 50 ساڵ لەمەوە پێش ئەمر خوای کردووە خوشکێکی شت بوو پێم وابێ ناوی سەبیحە بوو سەبیحە ئەوە چی بەسەرات ئەوەن فال بووە چوار مناڵە دوو کوڕ دوو کچ مناڵەکانی دەزای ناوی چییە بەخوا دیار و لە بیرم چۆدەوەکان زانە و دیار و دوانەکەت ناوگەن بیر چۆت لە تۆ گەورەتر بیا بچووکتر بوو لە من ماڵتر و خوشکەکە هەر خوشکت بوو ناوەڵا دوو خوشکی تریشمە بیریەکەی چوار براو چۆر خوش بیری سەبیحە هەر کاتێ بکەوێتە یا زۆر براکەیشم مسەفا چوار مناڵی جێڵاوە ئەوی شەید بوو هەرەوەڵا ئەنفال بوو ئەنفال بوو یعنی تۆ سێ برات و خوشکێکت لە ناوچ چوار براو چۆر خوشکوین چوار براکە یەکدا نەماوە خوا بۆ پێڵێ وڵا پەنامە خوای گەورە سەبووری خەمت بداتەوە تۆ دایکی ئێمەی گوڵمریەم سیروانە بردمی خاڵوە گیانوە ملە تافە وەرەوە تونکەی گەرمیان خاڵوە گیا ماڵی جافە من و سەنگا و گەرمیان لە ناو کۆڵانەکانی مێژووە ئەگەڕێن بۆ درەختێ کە لە بنیە بەحەوێنەوە و باسێک لە وڵاتی کوردەواری بکەین من و ئاوەسپی لەگەڵ باڵندە هەنا ساردەکانی گەرمیان بەیەکەوە هەر لە ناو مێژوین و تەماشای 2000-3000 ساڵ بەر لە ئێستاکەین کە باو باپیرانی کورد لەم مەملەکەتە ژیاون من و ئاژداخ بەیەکەوە وەک چیا لە دوور پێدەشتەکانی گەرمیانە ڕوانین لەوێ هۆرەیەک دێ ئەمە هۆرە بۆ ژیانی کوردەواری ئەڵێ ئێمە قەت لە ناو ناچین و لێرەش ناڕۆین خی گەورە نیشتیمانێکی پێبەخشیوین پێڵێن کوردستان بەڵام دوژمنانی میلەتی کورد داگیرکەران سامان دزەکان نەوت دزەکان وڵاتەکان لێ شێوانین و پەلاماری کەلتور و ڕووناکبیری و شێعر و گۆرانیشان داوین و لیان دزیوین ئێمە لێرە ناڕۆین ڕۆژێک لە ڕۆژان ئەبینەوە بە خاوەنی ناسنامە و
نیشتیمانی خۆمان و دوژمنانیش دەرەکەین لێرە لە گوندی دەرزیلا لە بناری شاخی ئاشداغ ماندوین ئیدی پێویستە لەگەڵ باڵندەکان کۆچ بکەین بۆ شوێنە کوێستانەکان ئەگەر ڕێگەمان بن بە ناوی ئێوە ئەڵێم کوردستان لە ناو دڵ کوردستان لە ناو چاو هەر بە ناوی ئێوە شەڵێم پێشمەرگە تاجی سەسەری ئێمەیە پێشمەرگە ناسنامەی ئێمەیە پێشمەرگە ناو نیشانی کورد و کوردستانە پێشمەرگە ئەو بوونەوەرە مەزن و گەورەیە کە خوای گەورە بە فریشتەی خۆی قوبوڵی کردووە و ئێمە ئەپارێزێ پێشمەرگە تاجی سەرمانە کەواتە هەر لێرە شەو لەسەر ئاوەسپیەوە ئەڵێم سڵاو خورماتۆکەی کورد ئەزانم هەندێک غەمگین و غەمباریت ئەوانەی وایان لێکردی ڕۆژی لە ڕۆژان ئەڕۆن سڵاو داقوق خۆشمانەویت کەرکک تۆش چاوی ئێمەیت ببێنن بەخێر